ئازیزانم خۆشەویستانم و کاتتان باش. دڵخۆشم جارێکی دیکەش لە بەرنامەی فەرهانگ بێکتر دەگەینەوە. ئەڵقەیەم جارەمان سەبارەت بە دۆخی هونەرمەندان، دۆخی هونەری کوردی، دۆخی مۆسیقای کوردی بۆ ئەم مەبەستە هەردوو ئازیز، هەردوو مامۆستا نیاز نووری، موزیسیەن و نەقیبی سندیکای هونەرمەندان، هەروەها ئازیز و خۆشەویستمان مامۆستا دیرحسێن موزیسیان. بەخێر بێن مامۆستا. زۆر سپاس. مامۆستا نیاز، جەنابەت بە دوو لایەن تێکەڵاوی هونەری، ئەم بەلایەنە سندیکاییەکە، هەم بەلایەنە هونەریەکە. ڕەنگە ئەو ئومێد و ئەو خەمانەی لای هونەرماندان هەیە، لای تۆ دووقات بوو بێتەوە. دەمەوێت باری ئێستای هونەری کوردین پێ بڵێ، هونەرمەندان، هونەر، مۆسیقا ئێستای ئێمە لە شوێدایە، ئێمە لە شوێین. زۆر سپاس بۆ میواندارەکەت. بێگومان ئەگەر من لایەنە هونەرەکەم نەبووایە، لایەنەکەی دووەمم دروستدا بوو. من کە نەقیبی هونەرمەندانی کوردستانم ئێستا ئەوەیە کە من قاڵبووی بواری هونەرم لە تەمەنی 10 ساڵی و هەتا ئێستا بە بەردەوامی لە باشووری کوردستان لەبەرەوەی بارودۆخی سیاسی، کۆمەڵایەتی، ئابووری، دارایی لە هەموو بوارەکانە ئەو هەڵبەز و دابەزاکە لە دوای ساڵی 1990 تا ئێستا. بێگومان بارودۆخی هونەریش لەگەڵ ئەم کایانەی کە بە هەمان هەڵبەز و دابەز دێت. و ئەگەر لە کاتە هەرە باشەکانی حکومڕانی و دۆخی باشی هەرێمی کوردستانە، کایەکانی سیاسی، کۆمەڵایەتی، ئابووری، دارایی، هەموو کایەکانی کە باش بوو بێت، لەو حاڵەتانە لە هەرە باشەکانی کایەکانی کە هونەر باش نەبووە. کە ئێستا ئەو کایانە خراپن، هونەر زۆر خراپ. کاڵین زۆر خراپە، زۆر خراپەکە لەوە نییە کە چالاکی نەبێ، کاری هونەری نەبێ، هونەرمەندەکانی ئێمە ئاڵنگاری نەکەن لەگەڵ بارودۆخی خۆیانە، کاری هونەری پێشکەش نەکەن. نەخێر، زۆر جار هونەرمەندانی جددی ئێمە، هونەرمەندەکانی کە خاوەنی فکرن، کە خاوەنی پرۆژن، کە خاوەنی ڕوئیان بۆ پێشکەشکردنی کاری هونەری، لە تەنگەشەکانە کاری باشتر و چاکتر و دیارتر ئەکەن. بۆیە دەبینیت بەردەوامی پێشانگاکان، بەردەوامی کارە شانۆییەکان، کۆنسەرتی گۆرانی مۆزیکەکان و لە بواری نووسین و توێژینەوە کارەکان بەردەوامن. بەڵام کە ئەڵین بارودۆخی هونەر خراپە، ئێمە پێویستیمان بەوە هەیە لەم قۆناغا هەتا تا نازانم تا کەی، تا کاتێکی نادیار، پێویستیمان وەیە کە بارودۆخی هونەری پاڵپشتی حکوومەتی لە پشتەوە بێ و حکوومەت سیاسەتێکی ڕوونی هەبێ بۆ بواری هونەری و ڕۆشنبیری بە شێوازێکی گشتیەوە، بۆ هونەری بە شێوازێکی تایبەت، و ئەم سیاسەتە ڕنگ بداتەوە لە بەرهەمێنانی کایە هونەریەکە و ئەو پشێوی و ئەو ئاڵۆزی کە لە زۆر دۆخی بواری هونەری دروست بۆ، بە تایبەتی لە گۆرانی مۆزیک، بە تایبەتی لە بواری بەرهەمێنانی فیلم کە کایەکی زۆر گرنگا بواە حکوومەت پشتی پێبەستایە بۆ گەیاندنی پەیامی خۆی لە ڕووی سیاسیەوە بە هەموو دنیا نەی کردووە و وەکو پێویستنەوە. بۆیە هەستەکەین بارودۆخەکە زۆر خراپە، وەکو کایە هونەریەکە، وەکو کایەی هونەرمەندان خۆشیان. بێگومان ئێمە وابەستەین بە هونەرەکەمانەوە. کاڵین ئێمە مەبەستم لە سەرجەم هونەرمەندانە و ئێمە کەم هونەرمەندی پرۆفیشناڵمان هەبێت کە بتوانێت بە هونەر بژی. زۆر کەمن، زۆر دەگمەنن. بۆیە ئێمە هەمومان کارێکی کە ئەکەین لە پاڵیا کاری هونەریەکەین، بە مۆزیسیانمانەوە، بە گۆرانی بێژ و بە شانۆکار و فیلم ساز و شێوەکار و بە هەموو کایەکانەوە بە ناڵم نیمانە، بەڵام بە دەگمەن هەمانە. گەر بەراوەردی بکەی بڵێ تۆ لە 100 دوومان هەبێ یا سێمان هەبێ، بەڵام 97 و 98 هەبێ، کەواتە ئێمە کە نتوانین بە هونەرەکەمان بژین، ژیانمان دابەش بووە لە نێوان کاری ئاسایی و دابینکردنی بژێوی ئاسایی، لە نێوان کاتەرخانکردن و خولیا و حەز و خۆشەویستیەکەمان بۆ هونەر. بۆیە هەستەکەی کە کاری داهێنان لە بواری هونەریە تا ڕادەیەک کەمە، ئەوانەی کە داهێنانەکەن کەمن، ئەوانەی کە بەشدارە بن لە بەرهەمهێنانی داهێنانە ڕێژەیەکەن، ئەوانەی کە سەیرەکەن ڕێژەیەکەن، ئەوانەی کە ناویان هونەرمەندە و تەنانەت خوێندنی دبلۆم یا بە کارەرز یا باڵاشیان خوێنەوە لە بوارە هونەرەکە، سەیرەکەی لە کایە هونەرەکە تا ڕادێکی زۆر ونن، حەزوریان نییە، جێپەنجەیان نییە. ئەمە وای کردووە کە بارودۆخەکە بوونەوە بەڕای من زۆر خراپێت. دێنەوە سەگرفتەکان یەک بەیەکە لە بڕووی جەنابەت هەر پەیوەندی ڕاستە و خۆت لەگەڵ
وەکو سندیکا لەگەڵ هونەرمەندان و گرفت و با بڵێن ئاڵنگاریەکان هەیە. مامۆستا لێر لە هەر چێ ناوی جەنابەت هات بێ من شایەتێتم باز لەوە دەکەن نەکەر موزیسیانێکی نایابی بەڵکو تەجاوزی پێشە خۆشت کردیە. ئێستا تۆ جەنابەت کەوتویتە بینی دوونەوە تقریبا نەوەی تازە و نەوەی ئەوەی تواری پێش خۆتان ڕابەر بنیاددار نازانم ناوەکەی چیە. دەمەوێت تەقییمێکی ئەو سێنەوەیان بۆ بکەیت، نەوەی پێشە خۆت، نەوەی خۆتان وەنەوەی ئێستا وەنەوەی ئێوە لە چیا جیاواز بوو لەگەڵنەوەی پێشتر لەگەڵنەوەی ئێستاش. پێشێکی سپاس بۆ هەمولایەک، سپاس بۆ بەڕێزیشە. مەسەلەی ئەم نەوانە کە ئێستا نەوەی پێشێمە و نەوەی ئێمە و نەوەی دوای ئێمە کێسا حەزوریانێ لە بوارەکەیە. نەوەی پێش ئێمە ئەتوان بڵێن ئەو نەوەیە بوون کە دەست پێشخەریەکی گەورەیان کرد و کە بوارەکەیان ڕەخسان بەژە با بڵێن بەردی بناغی بوارەکە ئەوەندایاننا ئەوان شتەکان دروست کردوە جێ دەستێکی زۆر جوان و زۆر گەورەشیان هەبوو، یعنی دەست پێچێکی زۆر بەهێز بوو بەڕاستی، سەرڕای ئەو هەموو نەهامەتی و ئەو هەموو ئاستەنگانی کە هەمان بوو، بەڵام دەستپێکی زۆر باش هەبوو لە هەموو شارەکانی کوردستانە. باسی باشوور بە تایبەتی یەکەم لە هەموو شارەکانی خۆمانە ئەمان دەستپێشێکی زۆر باش و بناغەیەکی زۆر پتەویان لێە. بۆ نمونە ئەو تیپانی کە لە شارەکانە هەبوون، تیپی مۆسیقای سلەیمانی و تیپی مولەوی کۆن، یان ئەو تیپانی کە لە هەولێر هەبوون، تیپی هەولێر، تیپی هونەری هەولێر، چەند تیپێکی تریژە بوو بە بەردەوامی کاریانەکرا لە دوهۆکە هەرچی کە پێشتر تیپیان نەبوو گۆرانی بێژەکانە چوون بۆ ئیسکەی بەغا زیاتر، ئەمانی سلەیمانی و کەرکووک و هەولێر چوون بۆ بەغا، بەڵام وەکو تایبەتمەندی کە دووەک تیپیان نەبوو ئەچون لە ڕێی بەغا و مۆست و ئەوانەوە شتیان بڵاو کردەوە، یعنی هەموو بە قووەتێکی باشەوە بە هێزێکی باشەوە هەموو کوردستان هاتنە پێشەوە، هەموو هونەرمەندەکان بناغەیەکی زۆر زۆر باشیان لێهاوات. نەتیجەکەشی ئەوەیە کە ئێمە بە دوای ئەوانە هاتین ئیسفادەیەکی زۆرمان لە تەجروبەکانی ئەوان کرد. با بڵێن باشترین شتی ئیجابی، باشترین شتی پۆزیتیفی ئەو نەوەی پێش ئێمە ئەو بوو ئێمە کە وەختێک دەستمان کرد بە هونەرۆ کاگنیازی شەزانێت، ئێمە لە سەردەمێکی زۆر ناخۆشە دەستمان کرد بە هونەر کە لە وڵاتێکی تەواو داخراوە بووین، بەڕێزیشە حزور هەبوو لەو زەمانەیە، ئەزایکە وڵاتەکە چەند داخرا و چەند تاریک و چەند شوێرەوەری بوو بەڕاستی، چاو بە هیچ شتێک ناکەوت، یعنی تۆ ئاهاتیتە دەرەوە ئینزیباتت دەبینی، خۆ خاصە دەبینی، خەڵکێکی داما و دەبینی کە هەر کەو بە جۆرێک گرفتار بوو بەدەست ئەو ڕژێمەوە. اینجا ئیعلامەکەش بیرمانێت کە تەلەڤیزیۆنێکە بوو، ئەم تەلەڤیزیۆنە ئەوەنی کە مەجای تیا بوو کۆمەڵی ئیشی زۆر باشکراری، یای با بڵێن منفەزێ بوو، تەنە تروسکاییەک لەوە یەک دنیاشت بڵاو کرایەوە. سەرڕای ئەو هەموو ناخۆشیێش کە ئەو تەلەڤیزیۆنت بەسە تروسکاییە بوو ئێمە مەسەڵەن وەکو ئێسا نەبووە، تۆ لە ڕێی یوتیوبەوە لە ڕێی گۆگڵەوە لە ڕێی کۆمەڵێش تیترەوە هەرچی بێ بە لەحزە بێتە بەردەسە، یعنی جاری وا بوو کاسێتێکیشت دەست ناکەوت، کاسێتێکی مۆسیقا کە حەزمان لێ بوو مەسەڵەن حەز لێ بوو جۆ لە سەمفۆنی نۆی بیتهۆڤن بگری بە کوالیتیشی باش، نەبوو کاسێتەکە. تا جاری باوەڕە بێت سەمفۆنی نۆ من لە چەند کاسێتێکە بە تەواتی دەسم کەوتووە کە توانیمەوە بە تەواتی بیبیستم، ئیتراویش هەردانە و ئۆرکەسترایەک لێە، هەردانە و کۆندەکتەرێک قیادەی کردووە. ئێمە بەستم ئەم هەموو شتە ناخۆشەش کە لە ڕێمان بوو، تەنە تروسکایی یەک چینەوەی پێشێمە چینەوەی ئێمە توانیمان کۆمەڵی ئیشی زۆر زۆر باش بینە دەرەوە، توانیمان ئەو بناغیکاواندا بە قووەتریکەین. و ئێستا خۆشبەختانە ئەمنەوەی تازی کە ئێستا دوای ئێمە ئیشەکەن توانێت زۆر زۆر گەورەیتیایە، بەڕاستی من خۆم سەرسامم پێیان، ئەم گەنجانە شتی زۆر زۆر چاکیان تیا، توانای زۆر جوانیان تیا بینم، بەڵام بەداخەوە ئیتر هەر سێنەوە کەشکۆکەرەوە ئەو پەرتەوازەی کە بڵم لە جیناتمانایە، ئەم پەرتەوازەیە لەگەڵ هەموو شتەکانە گەورە بووە. ئێستا وای لێ کردووە کە هیچی ئەمانە هیچە کۆ نابنەوە، هیچی یەک ناگرێتەوە، بەداخەوە یعنی توانایەکی زۆر باش، بەڵام پەرتەوازە بەربڵاویەکی زۆر گەورەش. ڕاستەکەی مامۆستانیاز باز لە پەرتەوازەی دەکرێت بۆ مانایی کە هونەر شوناسی ئێمە نەما، یعنی پێشتر ئێمە لە بیرمانە لە هەشتاکان لە نەوەتەکان مەسەلەن شانۆ
دنیابینی ئێمە بوو، مەسەلەن شعر با بڵێن دنیابینی ئێمە بوو. لە ڕێگای شانۆیەکەوە تۆ دەیان پەیامی ئینسانی و نەتەوەی و کولتوری و فەرهەنگیت دەنارد یان خەڵکەکە ژوەری دەگرت. چی وای لێ هات هونەر و هونەرشناسی ئێمە نەمێنێ شتی تر شوێنی بگرێتەوە، ینی خطابی سیاسی یان خطابی ڕق یان خطابی شارچێتی یان با بڵێن هۆزگەری توزانم ئیتر نەوت کاسبی بازرگانی، ینی ئەو ڕووە سەقافیە و ڕووە فەرهەنگیە چی وای کرد ڕۆژی بازرگانی و ڕۆژی هین بداتە شناسی ئێمە؟ گرنگترین هۆکار بەلای منەوە نەمانی قەزیەیە. جاران ئەگەر بڵین پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕین حساب بکەین، پێش ڕاپەڕین ئێمە هونەرمەندانی ئێمە ساحەبی قەزیە بوون، قەزیەمان هەبوو، دایمە قەزەیەک لە پشت هەموو کارە هونەریەکانەوە بوو، بە مۆسیقاوە بە شانەوە. بۆیە ئەدبینی شانۆییەک کە ئەکرا چ جمهورێکی هەبوو وە چ پەیامێکی تیا پێشکەشەکرا لە گۆرانیەکە چۆن شەڕ دەکرد تا وشەکانی لە تەلەڤیزیۆنی کەرکووک یا بەغا تەرجەمە بکرێ بۆ ئەوی وەربگیرێ بۆ ئەوی لێ بدرێ. نمونەی گۆرانی لە بابەتانەمان زۆرە. تابلۆ و شێوەکارەکان کە زۆر گرنگ بوون کە تعبیریان لە قەزیە ئەکرد. لە دوای ڕاپەڕید و دوای ئەو کایە سیاسی کە دروست بوو، دوای ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە باشووری کوردستان دروست بوو، بارودۆخە سیاسەکە لە جیاتی بە ئاراستەیەکە بە قەزیەکی تازەمان بۆ دروست بکە، قەزیە کۆنەکەی لەبیر بردینەوە. بۆیە ئەو پەرتەوازەیە دروست بوو. چونکە ئەگەر هونەر ساحەبی قەزیە نەبێ، ئەگەر کاری هونەری ئاسانترین و سادەترین میلۆدی ئەگەر شتێکی لە پشتەوە نەبێ چۆن دروستە بێ و چۆن ئەمێنێتەوە، ئینتیما و خۆشەویستیش لە پشت نەبێ. کاکە تەڵات یعنی هەموو کارێک ئەگەر شتێکی لە چیرۆکێک قەزیەک خەمێک ئەگەر نەنووسنی چەند شەوێک ئەگەر شتێکی لە دواوە نەبێ شتێکێت بە عەرەزی دێت و ئەڕوا و تێپەڕێ و نامێنێ. ئەو کارانەی کە ئەمێننەوە ئەو کارانن کە شتیان لە پشتەوە. اینجا ئەو قەزەیەکی سیاسیە، کۆمەڵایەتیە، خۆشەویستیە، مرۆڤایەتیە، یعنی هەموو ئەو بابەتانێ هەموو بابەتێک، یعنی هەموو شتێک تۆ هەموو کارێکی هونەری ئەبێ پاڵنەرێکی بێ. ئەو پاڵنەرە ئەگەر وا بەهێز نەبێ وا دێنەکە بتوانی کارێک بخۆڵقێنی و لە ناو خەڵکە ئیستیجابەی هەبێ، خەڵک بەرەوڕووی کارەکەت بێ وای لێکە ئەو کارە بە سەفی ئەڕوا و ئەمە پەرتەوازەی لە هونەرا دروستەکە. ئەمە خاڵێکی زۆر گرنگە. ئەوەی مامۆستا دێر وتی کە ئەو مامۆستانەی پێژێمە چیان کردووەوە، ئێمە چیمان کردووە، ئومێدمان بنەوەی داهاتوو هەیە. ئیزافێتی بمەسقای باوەجی کۆیەشەکەم بۆ ئەو تیپانی مامۆستا دێر باسی کرد کەوانە دەوری کاریگەریانە بووە. ئێمە چۆن بتوانین لە ڕووی مێژوویەوە لە ڕووی گرێدانی زنجیرەیەوە چۆن وا بکەین ئەم مێژووە وا بە دواییەکا ببەستینەوە کە بتوانین بۆنەوەی داهاتوو شتێک بەرهەمبێنین کە هەر کارەکانی نۆستالجیا نەبێ. ئێستا خەریکەوامان لێ ئێمە هەر گیرۆدەی نۆستالجیاین، لە بازنەیەکە ئەخولینەوە هەمووی نۆستالجیایە. خەریکەوامان لێ توانای داهێنان و کاری تازەمان نابێ. کاری تازە بۆ ناکە ژەنیاری بەتوانامان نەبێ، ژەنیاری وا بەتوانامانەیە لەسەر ڕاستی عێراق و ئەم ناوچەیە ئێستا زۆر دەگمەنە. لە ڕێگە لەگەڵ کاکە دێر کە هاتین باسی زۆر ژەنیاری لەو بابەتانەمان کرد. ئەکتەری بەتوانامان هەیە، شێوەکاری بەتوانامان هەیە، ئێستا لە بواری فیلمسازی زۆر باش چوینەتە پێشەوە خەڵکمانێ. بەڵام چی بکەین ئەمانە کە لە داهاتووە ئەم هونەرە وا لێ بکەن قەزیەی بۆ دروستکەنەوە پێش خۆمان و ئێمە و خۆیان و کار بۆ داهاتوو بکەن کە هەمووی بەیەکەوە گرێ بدەینەوە، کارێکی لێبەرهەم بهێنین بچێتە خزمەتی فەرهەنگ و کللتوری ئەم نەتەوەیە. بۆ خۆتان نەزانن لە پاڵ زمانە ئەوەی کە ئێمە هێشتەوە کللتور و فەرهەنگ و یعنی گاڵتەی لێ نەیە گەر بڵین گۆرانی فۆلکلۆری دەماودەم ئێمە هێشتوەتەوە. یعنی ئەوە کارێک نییە بێتەمای گاڵتە جارێک ئەبێ کایەک بێ کە شانازی پێوە بکەین. ئەگەر ئەو گۆرانێ دەماودەمانە نەبووایە تێگەی ئێستا لەوانەیە فۆلکلۆریشمان نەمایەوە. خۆشمان نەزانن کە زۆر لە دەوڵەتانی دراوسێ فۆلکلۆری ئێمەیان بردووە و لە لای خۆیان تاڵانیان کردو و بە نۆتە نووسیویانەتەوە و
تۆماریان کردووە ناوی خۆیانیان خستۆتە سەر وەکو هەموو سەرۆتەکانی کەبان ئێستا ناتوانین تەنانەت داوای بکەین ئێمە لە 32 ساڵی ئازادی هەرێمی کوردستانە باشووری کوردستانە لە سایە حکوومەتی کوردیە باشە کەس دەستی بۆ ئەم هەنگاوە نەبردۆ بۆی پەرتەوازەی دروست نەبێت لانی کەم شتە کۆنەکانمان بتوانین کۆ بکەینەوە و ئارشیفی بکەین و بیکەینە سەرچاوی دێکۆمنت و کتێب و نۆتە و شتێک دروستکەین بۆ ئەوەی مۆزیسیانەکانی دوای ئێمە کە دێن کار دروستەکەن کار لەسەر ئەوانە دروست بکەن خۆ کاکە لێرە زانێ و جەنابیشت و زۆر لە بینەرانەزانن زۆربەی شاکارە مۆزیکەکانی دنیا زۆری ئاتیمادی کردۆتە سەر گۆرانی فۆلکلۆرەکانی نەتەوەکان ئارام خاچادۆریان یعنی خۆ چیەکە تیمەیەکی کوردی فۆلکلۆری هێناوە تێگەی دەیان مۆزیسیانی لەوە کە هاتوون یعنی هاتوون شتەکانی خۆیان کردوتە سەرچاو و شاکاری گەورە و فۆرمی تازان لەسەر دروست کردووە ئەبێ ئێمەش هەنگایەکمان هەبێ ئەم شتانە وا بنیاد بنین وا تەوسیقی بکەین وا بە بەڵگە حازری بکەین بۆی نەوەی دوای ئێمە کێسا ئەم نەوەی دوای ئێمە لە ڕووی زانستی موزیکەوە لە پێشترن لە بەرێوان زۆرینیان بڕوانامەی دبلۆمیان هەیە بەکارۆسیان هەیە ئێستا ماستەرە خوێنن دکتۆرا خوێنن کە لە ڕووی موزیک لە ڕووی زانستەوە زۆر پێشکەوتووە یعنی وا بکەین چۆن ئەو زانستە بەکاربێنن بتوانن ئەم کارانە ئاوارێ بکەن کە ئەمە لە بەردەستانە بێ کە خۆشیان بژێوی ژیانیان وا سەرقاڵیان بکە کە نەتوانن بگەڕێن ئەو خۆشەویستیە خەریکە لە ناخیانە نامێنێت کە نەوەکەی ئێمە و نەوەکانی پێش خۆیان ئەبێنن لە بوارە هونەرێکا خەریکە هەناسە سار دەبن کە کابینن دوای ئەوەنە ساڵتەوە لە بوارە هونەرێکە چیت بەچی کرد هیچت پێ ناکرێ تێگی ناتوانانی بژێی ماڵ و مناڵەکەت دابین بکەی ناتوانانی خانوێک بۆ خۆت دابین بکەی کە ئەمە ئەبینێ بیر لەوە ئەکاتەوە کە بوو حیاتی بۆ هەموو ژیانی خۆی بۆ هونەرەکەی تەرخام بکە بۆیە هونەر لێرا تووشی سەرگەردانێ بێ بۆیە ئێمە پێویستیمان بەوە هەیە کە سیاستمان هەبێ سیاسەتی کەلتوریمان هەبێ ئەم سیاسەتە پەیوەندی نیە بە وەزارەتی ڕۆشنبیریەوە سیاسەتە پەیوەندی بە وەزارەتی پەروەردەوە هەیە ئەبێمە لە پەروەردەوە دەست پێ بکەین ئەبێ لە باخچەی ساوایانەوە دەست پێ بکەین ئەگەر لە باخچەی ساوایانەوە دەست پێ نەکەین وەزارەتی ڕۆشنبیری و قۆناغەکانی خوێندنی باڵاوەمانە هیچ کاریگەریکی ئەوتۆی نابێت بۆیە ئەم پلانە پێویستی ئەم استراتیژە پێویستی بە دانیشتن بە پێویستی بە سوود وەرگرتن لە بیر و ڕای هەم ڕۆشنبیران و هونەرمەندان و خەڵکی خۆمان هەم ئەزمونونەکانی دەوروبەری ئێمە ئەزمونونەکانی دنیا چیان کردو چۆن ئەزمموی لێوەرگرین بتوانین ئەم شتە دروستکەین بۆ ئەوەی قۆناغی پەرتەوازایی و سەر لە شێوایی لە هونەرە تێپەڕێنین و ئەو قۆناغە بێکەیتر ئاراستەمان هەبێ لە کاری هونەریە لە چۆ دەست پێەکەین ئەمانەیە بکەین بە چۆ ئەوە زۆر مامۆستاوا دێر بەڕێز کەسێکی ئەکادمی ئێمە چ ڕێگرێت لەوەی ئێمە ئەرشیفێکی نیشتیمانیمان هەبێ لە ڕووی موسیقاوە یعنی ڕۆڵی پەروەردە ڕۆڵی زانکۆکان کۆنتاکت لەگەڵیان هەیە خەوڵیراوە بۆ مەسەلەی ئەرشیفکردن بەڵامی تر ئەرشیفێکی یەکگرتو نییە هەروەکو هەموو هەوڵەکانی تر مەسەلە من لای خۆمەوە هەوڵێم کۆمەڵی ئاشت لەسەر موزیکی کوردی لەسەر مێژووی موزیکی کورد لەسەر کەسەکانی کە ئیشان کردووە لەسەر موزیکی کورد پشتی خۆم کۆکەمەوە لای خۆم تەنزیریەکەمی نووسمەوە کەسێکی تر عینە نەمشتاکە بەڵام کەسمان دانەشین شتێک نییە کۆمان کاتەوە ئەم هەموو معلوماتی یەک بگرێ ئەم هەموو گەنجینەیە یەک بگرێ شتێکی زۆر گەورەی لە دروست بێت مەسەلەی ئارشیفەکەش هەمان شتەیە بۆ نمونە ئێستا وەزارەتی ڕۆشنبیری قسەکەی کاگنێ زۆر ڕاستە یعنی وەزارەتی ڕۆشنبیری بەداخەوەڵم بێبنەمایە وەزارەتێکی بێبنەمایە لەوانە ئێستا برادران جوان لێبێت لێشم عاجز من زوور من لەسەر بەڵام کێشەنە من حەقەتەکاڵم من دەسەکەمە سەبرینەکە بنەماکە چییە بنەمایەک نەهاتووە کە مەسەلەن پێیان بڵێ ئێوە بێ بەم ئاراستانە بڕۆن وەکو دامەزراوەیە کەمە ئیشی ئێوەیە شتەکان لەوانەیە بە نەزەری بیست بێتیان تاوکە سە بڕۆنەکەم وەکو هینێکیش با بڵێ وەکو پرۆگرامێک بۆ ناوەزارەت ئەو شتانە دیاریکرابێت ئەیە زەرورە ئەم هەموو شتێک کە باسی یەکەم چێتەوە بەردەستی شوێنێکی گەورە هەمووی کۆکاتەوە ئەم هەموو دایری مۆسیقایە هەیە لە کوردستانە دایری هونەری شێوەکاری هەیە شانۆ هەیە هەموو ئەمانە هەیە بە هەر هەموو شتەکانی خۆیان کۆکەنەوە ئەرشیب کۆکەنەوە بڕۆ یەک دنیا کارمەندیانەیە یەک نیە فەرمانبەر هەیە لەوێ
بەڵام بێ ئیشن کابرا هەرۆنە هوەرمەندێکە شادەیەکی پێ لێت تاعین بوو حەقی خۆیەتی تایم بێت ئیسفادە لە داهاتی وڵاتە بکە حەقی خۆیەتی بەڵام وڵاتەکەش پێویستی بە داهاتوو هەیە وڵاتەکەش پێویستی بە شناس هەیە ئەم شناسە چیەکە ئەشیب دروستیەکات یعنی ئەوەی کە کاگنێستی ئەم هەموو شتەمان دزراوە ساحێبینین سەبەبی چیە سەبەبی کارشیفمان نییە یعنی تەنها شتێکەوە بۆ نمونە لە منتیقەی گەرمیان حەسەن گەرمیانی گۆرانی بێژێکە من ئەوەی کە نزیکی خۆمە من وەکو نمونەیەک باسی یەکەم ئەم کابرایە چۆن فێری شتەکانی خۆیان بووە نەنووسراوەتەوە بووی دێن پیاوێکی پیری بینیوە دانێکی تری بینیوە شێخێکی بینیوە دەنشون لە مەجلیسێکە لە کۆڕێک و کۆبنەوەیەکە فێری شتەکان بووە باشە ئەمە گەر ئاوا بێت لە جیاتەوەی دەرفارساڵە سینە بە سینە لە جیاتی ئەوە بێت بۆ نەکرێ بە ئاکادی بۆ نەکرێ بە ئەرشیف و مەسەڵەن جامیعە پیسی پێ بێ بچێت لە ئەرشیفەکە دەری بێنێ وەرە تەڵێ بامە مەتریالەکەی کە توی شپێتی ئێستا هەوڵیراوە مەسەڵەن و ئەنستیتوتی کەلەپوری کورد لەگەڵ زانکۆیە هەنگاوێکیان ناوە بۆ بەڵام دیسانەوە بێ هەنگاوەکە زۆر گەورەتر بێ نابێ هیچ ڕێگریەک لەم شتەیە بکرێت یعنی ئەگەر کابرا شتێکیشی کۆ کردێتەوە بە هەڵەشە لێ وەرگرا زەربی پیا مەهێنا لێ وەرگرا هەڵەکانی چی بۆی چاکەرەوە ئەمە شوێنێکە گرێت ئەم هەڵەیە بێتەوەی کە کابرا دوای یەکێکتر ئیشێکتر بە دروستی بێنێ لێ دێنێ ئەمە بەستم ئەلەوەیە بە شوێنێکی گەورە دروست بێ لە کوردستانە ئەم هەموو کارمەندەکەیان و ئەڕۆن باشت کۆکەنەوە ینی فێری ئەوەکرێن فێری ئیش کرێن من کاتی خۆی بە مدیری بە بەڕێوەبەری بەشی مۆسیقام وتم ئەو هەموو کارمەندە دێلوێ بیان نێرە بۆ بازار باشن بەس کاسێت بکڕن هەر کاسێتێک بێنە ئینفۆرمێشنی خۆی بۆ دروستکە ئەمەنە دقەیە ئەمەنە سەعاتە مەسەڵەن لە دقەیەوە نەیە فڵانەشتە لە جۆری تەجیلاتەکەی وایە لە فڵانەشن کراوە تاریخی بۆ بنووسەرەوە ئەرشیف بەمە دروست دەکرێ ئەیتر ئەمە ئەو لای خۆیەوە ئەنستیتیوت لای خۆیەوە وەزارە لای خۆیەوە سەرکی دەستگایەک دروست دەبێت شوێنێکی گەورە دروست دەبێت تۆ ساحێبی ئەرشیفی کە بووی بە ساحێبی ئەرشیف ئەو کاتە لە چاوی دوژمنانە دەریێنی کە چی شتێکی تۆیە بەسدی ئەرشیف زۆر زەڕوری بە تۆ بە هەموو مستەم سەچێک ئەوە ئیشی منە و بەم بەڵگانە من ساحێبیم زۆر زەروریەوە بکرێت وەکو مۆسەسەیەکی گەورە دەستەکان خۆشوی دوای وچانێک دنی و مامۆستادینەوە ئازیزانم وچانێک و دەگەڕێنەوە لای بەڕێستان ئازیزانم هاتینەوە لای بەڕێستان مامۆستا نیاز خەڵک گلەی زۆرە لە سندیکا و پێی وایە ئەمنەوە سندیکایانە لە وڵاتەکانی وەکو ڕۆمانیا و ئیتحاد سۆڤیەتی کۆن و ئەوانە ماون لە هەمان کاتیشدا ئێمە کە ناو بوارەکەین دەزانین گرنگجی ئەم سندیکایانە وەکو شوێنێکی کۆکەرەوە یان شوێنێک پەنای بۆ بەری پەنای بۆ بەری یان شوێنێک حزوری هەبێ ئەم گلیانە کە لە سندیکا دەکرێ تا چەند با بڵێین هۆکارەکەی ئێوەن وەکو بەڕێوبەرایانی نەقابەکان و کەی کۆنگرە دەکرێت و کەی تازە دەبێتەوە و ئەو گرفتانە چیە کە ڕوبەڕووی ئێوە دەبێتەوە خەڵک بەس گلەیەکە دەکا بەڵام کەس ئاگای لە ناوەخن و حاڵی ئێوە نییە ینی کەمتر هەندێک لەو گلەیانە ڕاستە ڕاستە مامۆستی سندیکا و ڕێکخراوەکانی ئێمە درێژکراوەی سندیکا و ڕێکخراوەکانی بلۆکی سۆشالیستی بەڵێ لە دنیا لەم جۆرە سندیکا و ڕێکخراوانە تقریبن لە ستراکچەرا بەم شێوەیە نەماوە ئیجنا لە هەموو دنیاە مەڵبەندی شانۆی جیهانی هەیە لە هەموو وڵاتێک فەرعی هەیە شانۆکاران بناوەند هەیە کۆمەڵە هەیە ئاوازدانەرەکانی سوید ئەوانی کە ئاوازدانن لەو کۆمەڵەیە ئەندامنتیایە و ئیلتیزاماتیان بۆ ڕێکخراوە هەیە و لە کاتی پێویستە بەرگریان لێکاوە گویان لێگیرێ ئێمە کێشەمانەیە کاری ڕێکخراوەیی هەر ئەوە نییە تۆ داوای شتێک لە ڕێکخراوی بکەیت و شتت بۆ دەستە بەرکەن تۆ ئەرکت هەیە
و مافی شتەیە خەڵک هەر داوای مافەکەی خۆیەکە داوای ئەرکەکەی خۆی ناکات و لە بەشێکیشیە زۆر کەس تا ئێساش لە ناواخنی کاری ڕێکخراوەی تێنەگەیشتووە. کاری ڕێکخراوی ئێمە سندیکای هونەرمەندان سندیکایەکی پیشەیی هونەری هونەرمەندانە بۆ بەرگریکردن لە هونەرمەندان کاتێک دەستگایەک شوێنێک مافەکانیان زەوت دەکەن بۆ ئەوەی کە لە کارە هونەریەکانیان غەدریان لێکرێ ئەم سندیکایە ئەتوانێت بەرگریان لێ بکات تەبەن بەپی بەڵگە و ئەو شتانێکایە. لە هەمان کاتیشا ئێمە لە ڕۆکێکەوە لەبەروی لە وڵاتە ئاژین هەوڵمانداوە بەشێک بژێوی ژیانی خەڵک تامین بکەین، هەوڵمان داوە زەوی بۆ خەڵک وەربگرین، هەوڵمان داوە لە نەخۆشیەکانە سەردا بکەین لە نەخۆشیەکانە سەردانیان بکەین لە پێداویستی کارە هونەریەکانیان زۆر جار دێن ئێمە هەوڵە دەین هاوکاریان بکەین بە پێ ئەو تواناکەمەی کە لە بەردەستا هەیە. ئەم شتانەمان کردو هەوڵمان داوە فێستیڤاڵاتی زۆر گەورەمان سازداوە لە غیابی وەزارەتی ڕۆشنبیری و دەستگاکانی کە ئەم کارانەمان هەمووی کردووە. بەڵام دوجار کاری سەرەکی سندیکا کارێکی پیشەییە نەک کارێکی هونەری. بەڵام ئێمە هونەرمەندان داوامان لێکەن سندیکا ڕۆڵی هەبێ لە کارە هونەریەکانە و کردوشمانە پێشانگاکەینەوە ڤێستیڤاڵەکەین پاڵپشتی کاری شانۆییەکەین کاری موزیکیەکەین شێوەکارەکانەکەی حتا بۆ هەندێک کاری فیلم و ئەمانش ئێمە هاوکاریەکەین چاپکردنی کتێبی هونەری ئەەکەین ڕاستیمەکانیان بۆکەین ئەمانە شەکەین. بەڵام ئەوەی کە خەڵک وە هونەرمەندان حەزەکەم بزانن ئێمە سندیکا پاڵپشتیمان لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە و ئێمە بودجەمان لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ تا ساڵی 2013 لەو کاتۆ نەماوە. ئێمە لە ساڵی 2013 تا ئێستا 1 دینار بودجە و منحەمان لە حکوومەتەوە نەماوە و ئێمە 10 ساڵە بە خۆم و ئەندامانی ئەنجومەن و ئەندامانی لقەکان هەمومان خۆبەخش کارەکەین لەو سندیکە. وەکە ئێمە داهاتمان نەبێ و بودجەمان نەبێ ناتوانین زۆر دەستمان واڵا بێ بۆ هاوکاری کارە هونەریەکان. و ئەوەش ئەزانن لە هەرێمی کوردستانە هەموو سندیکا و ڕێکخراوە کۆمەڵەکان سەر بە حزابەکان و لیستی حزابەکان لە هەموو سندیکا و ڕێکخراوەکانە هەیە. ئەمە شتێک نییە، نە من بیشارمەوە نە ئەوانێکی بیشارەوە، ئەوانەی کە دژی ئەوەن سندیکا سەر بە حیزب بێ خۆیان ئەندامی حیزبن، خۆی ئەندامی حیزبە موچەی لە حیزب هەیە یە لە سوۆشیال میدیا و لەسەر تەلەڤیزۆن ڕقمە لە سندیکای هونەرمەندان و لە سندیکاکانی کاگەکەمانە سەر بە حیزبن. سەر بە حیزب چۆن سەر بە حیزبین؟ لە ستراکچەر و لە پێکهاتەکانە سەر بە حیزبایەتیە. جا سندیکای هونەرمەندان من ماوەی 13 ساڵە نەقیبی هونەرمەندانم. لەم 13 ساڵە بەرپرسیارم لەوەی سندیکای هونەرمەندانی کوردستان یەک بەیاننامە، یەک چالاکی حیزبی، یەک تەسەڕوفێکی کردبێ کە لە خزمەتی یەک لافیتە لە خزمەتی یەک حیزبی سیاسیا بوو بێ بە بەڵگە بمدەنێ من یا داوای لێوردنەکەم یا ئیستقالاکەم. ئێمە ئەوەمان نەکردووە. ئێمە یەکەم کۆبوونەوە کە دانیشتوین ڕاستە بە پێلیستی حیزبی سندیکاکە دروست بووە کاندیدەکانە بوو ئێمە هەمومان هونەرمەندین. یعنی من باسی خۆم ناکەم، باسی ئەنجومەنەکەمەکەم سکرتێری ئەنجومەن هونەرمەند چەتۆ نەورۆزە هونەرمەندێکی دیارە لە کوردستان، ئەندامانی ئەنجومەنی من فەرەن غەفورە، هیوا سوعادە، جەمال موشیرە، ڕۆژگار کەمالە، خاتو ئەڤینە مەسوولی لەقی دوهۆکە، مەسعود عارفە، یوسف عوسمانە شانۆکاری ناسراون، یعنی خاتو سازان عەلیە، هونەرمەند لوقمان سابیرە، یعنی هەموو پێکاتی ئەنجومەن هونەرمەندی زۆر بەتوانا و ناودار و ناسراون. ئەوەی کەوامان لێکە نەتوانین بە تەواوەتی خزمەتی بوارەکەی خۆمان بکەین. ئەو بارودۆخە سیاسی کۆمەڵاتەیە کە لە هەرێمی کوردستانە دروست بووە ئێمەش بووین بە بەشێک لەوە. بۆ کۆنگرە ناکەین. ئێمە 3 جار بەڕەسمی داوامان لە حکوومەت کردو بودجە دابین کا کۆنگرە بکەین. ئێمە 2013 و 14 قرار بوو کۆنگرە بکەین، شەڕی داعش دەستی پێ کرد. شەڕی داعش هەموو شتێکی وەلانا و ئەوانەی بڕێوە. لە دوای ئەوە دوای چەند ساڵێک لە شەڕی داعش هاتینە سەرەوەی نەخرێک وەزع باش بێ، ویسمان هەمسان کۆنگرەکەین وەزی کۆرۆنا و ئەمانە هاتە پێشەوە تێگەی وە بە ئام کەشە سیاسی و کۆمەڵاتی و ئابوووریەکە یارمەتی دەرنیە بۆ بەستی کۆنگرە. کۆنگرەی ئێمە نامانەیە نیاز بگۆڕین بە دلێر. ئێمە 13 ساڵە کۆنگرەمان نەکردووە، ئەبێ ئەو بەرنامەی کە هەمانە ئەو پەیڕەوی کە هەمانە ئەبێ لە ماوەی 13 ساڵە ئەم هەموو کرانەوەی بەڕووی دنیا و گۆڕانکاری و هاتنە پێشەوەی عەقلی تازە و ئەمانە پێویستیمان بەوە هەیە لە کۆنگرا بەرنامە و پەیڕەوێکی تازە دابنین کە تەسلیمی ئەنجومەنێکی تازە و خەڵکێکی تازەیەکەین بتوانێت لەگەڵ ڕۆحەتی سەردەم و
لە 2023 لە 2024 کە سندیکا وەرەگرێ لەگەڵ 2010 زۆری فەرق 14 ساڵ لە گۆڕانکاری لە بوارە هونەریەکانە لە بواری ڕێکخراوەکانە زۆر گۆڕانکاری بەسەرا هاتووە ئەم کرانەوەی بەڕێی دنیاە هاتنە پێشەوەی سۆشیال میدیا لە ڕووی میدیایی و کەستا خەریکە زۆربەی کارەکان ئەبێتە سەرچاوی بڵاوبوونەوەی ئەبێ وا بکەین تەنانەت بۆ مافپاراستنی کارە هونەریەکانیش شتێک بکەین کە لەگەڵ سەردەما بگونجێ ئەمە لایەنێکێتی لایانی دومی ئەوەیە کە ئێمە هەموو هەوڵەکانمان بە دێکۆمنت هەیە ئێمە لایەنی جێبەجێکارنی لە حکوومەتە زۆر خەڵک داوا لە ئێمەکە شت بکەین ئێمە ناتوانین جێبەجێکاربین لە حکوومەتە وەزارەتی ڕۆشنبیری لایەنی جێبەجێکارە ئێمە یاسای مافی دانەر و مافە هاوسەکانمان لە پەرلەمانی کوردستان دەرچوانەوە بە ساڵی 2012ەوە هەتا ئێستا وەزارەتی ڕۆشنبیری نێخستۆتە بواری جێبەجێکردن کە ئەوان وەزارەتی بەرپرسیارن لە جێبەجێکردنی ئەو یاسایە کە ئەمە مافی هونەرمەندان و لە کارە هونەرەکانە بەپێی یاسا پارێزێت ئەمە یەک دوو هەرچی گۆرانی فۆلکلۆری کوردی هەیە بۆ بە ڕیکلامی چاوبرنج باش بەپێی ئەو یاسایە چەند جار داوامان لە وەزارەتی ڕۆشنبیری کردووە ئەو کارانە ڕاگرێ بەرگری کە لە کارە فۆلکلۆریەکان چکە یاساکە ئەوی تەخویل کردووە ڕێگە پیچ ناتە سەرخت چەندین جاریکە لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیریە دانیشتین کۆبوونەوەمان کردووە چۆن کاری هاوبەش بکەین چۆن خزمەتی هونەرمەندان بکەین چۆن چی بکەین مەتاڵیبەکانمان ناونەتێ هیچ خۆ سەرۆکایەتی حکوومەت هەر هیچ بە هەموو کابینەکانیەوە بۆ بزانم ئەمە مەسئولی مۆسیقیمان هەیە یەک مەسئول هەیە بەرپرس لێرە بتوانێت ساز لێدا عازف کەمانێک شتێک ئەمانە چۆن ینی بەرپرسێک هەیە لەوە حکوومەتە بزانێ ئامێرێکی مۆسیقا بژەرین وەڵی بۆ ئامێری مۆسیقا نازانم بەڵام بەڕێز سەرۆکی حکوومەت شێوەکارە ئەی بۆ ئەمە تەرجەمە نابێت و هۆڵ بکرێت بەڕێز سەرۆکی هەرێم کەسێکە زۆر حەزی بە بواری فیلم و سینەمایە و زۆر پاڵپشتیەکە و زۆر بودجەی بۆ کاری فیلمۆمانە کردووە بەڵام وەزیری ڕۆشنبیری کەسێکی نووسەرە و ئەتوانێت ینی لە بوارەکە زۆر لە خەڵکانمان هێل ناو حکوومەتە زۆربەی بەڕێوەبەرە گشتەکانمان هونەرمەندن لە ناوەزارەتی ڕۆشنبیری ڕاست کاکفەرنگ مۆسیقی بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری هەولێرە کاک حەمە فەتاح شێوەکارە بەڕێوەبەری گشتی هەڵەبجێ دکتۆر محسین ئەدیب شاعیرە و نووسەرە و بەڕێوەبەری گشتی سلێمانیە کاک ئەمیرمان هەیە مۆسیقیە بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری دهۆکە یعنی ئێمە کەسەکانی ناوەزارەت خەڵکی مۆسیقی و شارۆکار و شێوەکار و ئەمانی زۆر پسپۆڕیتە کێشەکە لە چیە کێشەکە لەوانەیە ئێمە ئەمانەیە بە سیستم حکوومەت هاوکاری کایە هونەرێکە بکەن ئەوان حەزەکەن بە تاک بیکەن حەزەکەن کاکتەڵات ببینن هاوکاری بکەن بەڵام ئەگەر سیستمێک هەبێ هەمومان دەستمان بە هاوکاری حکوومەتا بگا وەکو یەک بەپێی پرەنسیب بەپێی پۆلێنکردن ئێمە هونەرمەندی زۆر باشمان هەیە ناتوانێت هاوکاری حکوومەت وەربگرێت هونەرمەندمان هەیە لەگەڵ ڕێزم ئاستی زۆر لاوازە بەڵام بەهۆی پەیوەندیە تایبەتەکانەوە پارێکی زۆر لە ڕێگەی حکوومەت و بە کارێکی هونەری وەرەگرێ کارەکەی ئەو جێ ناگرێت کە هونەرمەندێکی زۆر لەو باشتر لەوانێ بتوانێت کاری پێ بکەن بۆیە نەبوونی سیستمی کارکردن لە حکوومەتە و ئەوەیە کاڵی حکوومەت سیاسەتی کللتوری وازحی نییە و لە بوارە هونەرێکە دامیکایەکە ناکە مەبەستمان لەوە نیە کە حکوومەت پارەی بۆ کاری هونەری سەرف نەکردووە نەخێر لەوانەیە ئەگەر بە ڕقم کۆی کەینەوە حکوومەت هەرێمی کوردستان پارێکی زۆری بۆ کاری هونەری سەرف کرده بێت بۆ فێستیڤالەکانی سینەمای کردووە بۆ فێستیڤالی شانۆی کردووە و بۆ کارە شانۆیەکانی کردووە کارە مۆسیقەکانی کردووە لەگەڵ ئەم تەنگەشێشە زۆر جار کە ناتوانێت موچە بە پارەی سەرف کردو بۆ هەندێک کاری هونەری کردوێتی بەڵام کێمە باس لەوە ئەکەین ئەڵێن حکوومەت سیاسەتی نییە و حکوومەت واناکە مەبەستمان لە سەرفکردنی پارە نیە بە تایبەتی مەبەستمان لەوەیە کە چۆن استراتیجێکی هەبێ و چۆن سیستمێکی هەبێ بۆ پاڵپشتیکردنی کاری هونەری ئەو گلەیانێک کە لەسەر سندیکا هەیە لە نەبەستی کۆنگرە لە دواکەوتی کۆنگرە هەمووی لە جێی خۆیەتی لەوەی کە ستراکچەرەکەی بەسەر چووە لە جێی خۆیەتی بەڵام بۆ ئەم هەنگاوانش ئێمە بە تاقتێنە ناتوانین شت بکەین سندیکای هونەرمەندی هەموو هونەرمەندانە ئەبێ کاتێک بابەتی کۆنگرە هاتە پێشەوە هەموو هاوکار بن بۆی بتوانین هەم ستراکچەرێکی نوێ دابڕێژین بۆ سندیکا هەم بەرنامە پێڕێوێکی نوێ دابڕێژین بۆ تەسلیمی ئەو
هونەرمەندە ئازیزانەی بکەین کە لە دوای ئێمە دێن سەندیکاکە بەڕاستەکەی. مامۆستا لێر باسی پەروەردەت کرد، مەسلەی مۆسیقا و پەروەردە، یعنی چۆن ئێمە ئینسانێکی ناعونفی دروستکەین. چوە جەنابەت لەم باشتر دەزانی کە مۆسیقا بەشێکە لە نێشتنی تونوتیژی، جا چ دەرونی بێت، چ کۆمەڵایەتی بێت، یعنی بەرزترت دەکاتەوە. یعنی مۆسیقا تەنانەت وەکو ئەدەب و شێوەکاریش نییە، یعنی مۆسیقا زۆر بەرزترە لە بروی تەرجەمەی ناوێ، نەقلی ناوێ، یعنی دەکرێت مۆسیقایشی ئەبغازیش گوێ بدەمێ بەبێەوەی زمانی ئەبغازیش بزانم. یعنی باسی تربیەت کرد. بۆچی ئێمە ناتوانین ئەنجومەنێک دروستکەین، یان با بڵێن وەزارەتی پەروەردە مەسەلەن شارەزایانی وەک جەنابەت بێنی بڵێ کاکە سیاسەتی مۆسیقی ئێمە چ بێ باشە لە ماوەی ئەو 5 ساڵەی داهاتوو. باسی بینی پەروەردە و نێوانی پەروەردە و مۆسیقان بۆ بکەی بە تایبەتی لەسەر تاچی ئێمە. ئەگەر بێنە ئەستەر بە بواری پەروەردە خۆش دەگەر هەیە ناوی پەروەردەی موزیکە. ئەم پەروەردەی موزیک لە زمانی گریکەوە لە حاکمەکانی گریکەوە و کاتەوە لەو کاتەوە فەیلسوفەکان ئیشیان لەسەر کردەوە، هەر فەیلسوفە و جێپەنجەی خۆی جێشتووە لەسەری وردە تاوەکو بۆ بە منهەج ئێستا هەموو دنیا لەسەری ئەڕۆن. یعنی لە ئەوروپا کە تۆ چیتە کۆنسێرتێکەوە مەسەڵەن سەمفۆنیایەک پێشکەش ئەکرێت، ئەم سەمفۆنیا جوڵەی یەکەم لێرێت، جوڵەکە لەوانەیە نیو سەعات بێت، لەوانەیە 20 دقیقە بێت، ئەوەستن جوڵەی دووەم لێت، ئەوەستن جوڵەی سێم، دوای چوارم لێن، لە کۆتاییە خەڵک چەپڵە لێت. بۆچی؟ باگراوندێکی ئەزانێ سەمفۆنی چیە، ئەزانێ کە چوار جوڵێ، ئەزانێ جوڵەکان چین، ئەزانێ کۆنداکتەر کێ، ئەزانێ بۆچی لەبەری لە پەروەردەکەی خوێنێتی. ئەم پەروەردەیە ڕیشەی هەیە لە کۆنەوە ئیشی لەسەرکراوە. یعنی لەو زمانەیە کە سرودە گریگۆریەکانە وترا لە ناو کەنیسەوە، وردە فەیلسوفەکان ئیشیان لەسەر مەسەلەی جیاکردنەوەی دین و حیات و مەسەلەی جیاکردنەوەی فەلسەفە و دین و هونەر و ئەمانە کرد. لەو کاتەوە ئەمانە ئیشیان لەسەرکەوت تاو گەسا بۆ بە مناجانی شتێکی ئانی و یەک دوو ڕۆژی نییەمە، ڕیشەی هەیە. لای ئێمە بەداخەوە سیرەکەی ئێسا کۆمەڵێک دەرچووی پەیمانگای هونەر جوانەکان هەیە. ئەمە کۆمەڵە دەرچووە کە ئێستا لە پەروەردەیە دامەزراون وەکو مامۆستا دامەزراوە، بەڵام لەوانەیە نەزانی ئیشەکەی خۆی چییە، نەزانێ ئەڵێ بڕۆ دەرسی سرودە بێڵێرەوە، دەرسی سرود گاڵتە نییە. ئەبێ بنەمایەکە تاکو ئێستا منهەجێک نییە بۆ ئەوەی کە لە مەکتەبەکانە لە ڕۆزەکانە بەرنامەیەکی خوێنن هەبێ بۆ مۆسیقا، ئەو مناڵانەوە لێ بکات لە مناڵی و فێری سەقافی مۆسیقی بن، فێری باش پرسیارێک لێکە من شارزانیم لە مەکتەبەکانە لە بنەڕەتیە مامۆستای مۆسیقا منهەجێکی لایە بچێت هیچی لا نییە. یعنی وەکو وەزارەتی پەروەردە هیچ شتێکی منهەجێک نییە، هیچ دانەنراوە، هیچ دانەنراوە. من خۆم بە ساڵێکیان هینێکم نووسیەوە بۆ ڕەوزە چۆن دەرسێکی مۆسیقا لە ڕەوزاڵیتەوە. ئەوە من ئەوم کرد، تەقدیمم کرد، چەند کەسێک تر شێجیان بەڵام کوانێ هەموو لە چەکمەجەکانە دارزە فڕی دوایی. ئەنجومەنێک بێ دەکرێت سندیکاش سەرپەرشتیەوە بکە، ئەنجومەنێک بێ وەک چۆن جوگرافیا کتێبی هەیە، وەک چۆن مێژوو کتێبی کۆمەڵاسی هەیە، مۆسیقاش هەیە. کاگنیاس قسەیەکی کردوتی بڵێن حکوومەت کەم تەرخەمە لە ئەوەی کە پاری سەرف نەکرێ، نەخێر پارێکی زۆر سەرف کراوە، چی لە وەزارەتی تەربیەت، چی لە وەزارەتی ڕۆشنبیریش. پەروەردە و ڕۆشنپاری زۆر چاک سەرف کراوە، بەڵام فارسەڵێ ڕێخت و پاش چۆنڵی هەڵڕشتن بووە شتەکە. دەگەم مامۆستا ئێستا هەمومان مناڵمان هەیە، مناڵ بەخێوکردن بەس پارەدان نییە، کامن 5,000 بخەمە جیرفانی و بچێتە مەکتەب بێتەوە، وانە؟ یعنی مۆزوعەکە بەس پارە نیازگوتی عینەن حاڵەتە دانەنیشتون ئەم شتانی کە ئەوترێت. مەسەڵەن من لە وەزارەتی تەربیە قسێک بکەم، ئەم قسەی بە هەند وەرگیرێت. یاخۆ وڵاتان هەمووی بەچی پێشکەوتون، یەکێک نەقدێکی گرتووە، نەقدەکە بە هەند وەرگیرەوە، بووە بە بنمایەک بۆ دامەزاننی شتێک، بۆ بە بەردێک بۆ بەرزکردنەوەی شتێکی تر. لێرە ئەم شتانە هیچی بە هەند وەرناگیرێت. یعنی من چەند ساڵاچم سەردانی ڕۆزە و مەکتەبەکانەکەم بۆ ئیشی هونەری شتەکان لە یەک بازنیا خوڵێنەوە، تیکرار، یعنی یەک هەنگاو نەچوونەتە پێشەوە، لە بازنیەکی داخراو نەچوونەتە دەرەوە. وەزعی ینی دۆخی پەیمانگا و زانکۆکان چۆنە؟ بەداخەوە بە پێی پێویست نییە، بە پێی پێویست نیە بەداخەوە. ئەزای چۆن دایمەن لەم شوێنانەیان نەکبەتی کورد لەوایە، لەم شوێنە حەساسانەیە دایمەن شتی شخصی دەورە بینێت، هەموو شتە گەورەکانی شەبێ بە قوربانی شتی شخصی. یعنی من ئەگەر
لە شوێنێکی حساسام ئیشێکەکەم بەڕێز شتێک بێنی من شتێکی شخصیمە بێ لەگەڵتوە پێش خۆ زڕ بە مەشروعەکەتیانم بێ و بزانی چی ئەست بەبێ وێگەر بیشی خوێنمەوە ڕاست ئەسڵان وای لێکم کە بەڵێ هیچ نرخێ بۆ شتەکە نایڵمەوە نرخەکە چۆنە کە من لای خۆمەوە زەر بم پێیانە ئەوەی کە دوای منە هەر ئەسڵان ناشی بیستێ یعنی من بووم بە هۆکارێکەوەی کە بە هۆکاریەوەی کە من نرخ بۆ ئیشەکە نێڵم لە هەردوو وەزارەتەکە کە وڵات زۆر پێویستی بەو دوانە هەیە کە ئەساسی فەرهەنگی وڵات و مێشکردنەوەی خەڵک و بڵاوکردنەوەی بیری جوان لە ناو خەڵکام دوو وەزارەتەیە لە هەردوو وەزارەتەکەم شتە شخصیانە زۆر دەورە بینێتیایە ینی کابرایەت بە فکرێکی حیزبی وێت ئەوی بەرامبەری لە حیزبێکی ترایە بە شارچێتی وێت سەرگامانات ئەکەونە بەردەم یەکیتر لەم ناوەڕاستیا چی تیاچێت قەزیەکە تیاچێت هەموو شتا شخصەکانێتە بێشەوە ئەگەر یەکێ زیرەک بە ئیسفادە لەم هینانە بکات لەم سیراعانە بکات بچێت لەو ناوەڕاستیە شتێ دروستکە ئەوەش حەل نییە بەڕاستی یعنی ئەبێت شتەکە زۆر بنەمایی تر بێت زۆر بە بیرکردنەوە بێ زۆر بە خوێندنەوە بێت خوێندنەوەی بۆ بکرێ هیچ خوێندنەوەیشی بۆ ناکرێت ئەبێ خوێندنەوەی بۆ کرێ و خوێندنەوەی بکرێ بە ئەساسێک بۆ ئیشکردن بۆ ستارت لەو مەجاالەیە یەک زانیاری کورد باسکەم ئێستا لە وەزارەتی پەروەردە لیژنێکیان دروست کردووە بۆ دانانی پرۆگرام بۆ هونەر ئێستا لیژنەکە سەرقاڵن دەست بەکار باڵە کارێکی باشە ڕۆستەکان ئەڵێن کارێک درەنگ بکرێ باشترەوە لێ هەر نەکرێ نەکرێ ئەوە ئێستا دەستیان پێ کردووە هیوادارم یعنی من هەجێک بۆ بەڵێیانێ پرۆگرام دابنێن بۆ خوێندن بۆ ئەوە بەڵام کێشەیەکە هەیە کاک دلێر ئەو عارەزی باسی کرد مەسەلەن پەیمانگای هونەرە جوانەکان ئێستاش وەزارەتی پەروەردە نازانێت پەیمانگای هونەرە جوانەکان مامۆستای هونەر پێگەێنێت یاخود هونەرمەند پێگەێن ئەمە کێشەکەی ئەگەر مامۆستای هونەر پێ ئەگەێنێ خوێندن و سیستمی خوێندن و هەموو شتەکانی ئەگۆڕێ و ئەگەر هونەرمەند مۆسیقی پێگەێنێ کشانۆکار دەرهێنەر پەیکەرساز پێگەێنێ ئەبێ مەنهەجەکەی بگۆڕێ ئەمە لایەکێ دوای پەیمانگای هونەرە جوانەکان ئەمە زۆر کەسمانێت چی ئەکادیمیە تەواوکە کۆلێجی هونەرە جوانەکان تەواوکە ئەگەر تەواوکاری ڕەبتێک لە نێوان خوێندنی پەیمانگای هونەرە جوانەکان و ئەکادیمی و کۆلێجی هونەرە جوانەکانان نەبێت تێگەی هەستێکی زۆر شت کە لە پەیمانگای خوێنرێ لە هەستێکی لە کۆلێجە بە شێوازێک لە شێوازگان جۆرێک لە دووبارە بێتەوە یاڕەتکردنەوەی بۆیە ئێمە کاڵین لە پەروەردەوە دەست پێ بکەین کاڵین لە پەروەردە دەست پێ بکەین ئەکرێ ئێمە استراتیژ و پرۆگراممان هەبێ لە خوێندنی باخچەی ساوانەوە دەست پێ بکەین تا ئەگەینە خوێندنی باڵە بزانین چۆن ئەڕۆین ینی لەکوێوە دەست پێکەین ئەگەینەکو ئەمە زۆر گرنگە هیوادارم حکوومەت دەستگاکانی حکوومەت سندیکای هونەرمەندان خەڵکانی دەرەوەی سندیکای هونەرمەندان لە هونەرمەندان و لەوانی کە خاوەنی پرۆژن خاوەنی تێڕوانین و دنیابینی زۆر باشن بتوانن وەزارەتەکان سوود لەمانە ژوەر بگرن بۆ ئەوی بتوانن کاتێک بەرنمەیەک دانێن بەرنمەیەک دابنێن کە زیاتر گشتگیرتر بێ و زیاتر سوودی هەبێ و ڕاوڕاوێژی شارەزایان ئەزمموی ئەو خەڵکە شارەزایەت تێکەڵی ئەو کارانە بکرێت دەستان خۆش بێ بێگومانی واوڕۆ گەورەتان کردین مامۆستا کەسایەتیتان بەهرەتان جێگەی شانازی ئێمەیە زۆر سپاس بۆ ئازیزانم بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم ئەڵلقەیەش بە ناوی ئێوە بە ناوی خۆمەوە زۆر سپاسی ئازیزم مامۆستا نیازنووری نەقیبی هونەرمەندانی کوردستان دەکەم هەروە بژویسیان مامۆستای ئازیزم مامۆستا دلێر حسێن تا بەیەگەیشتنەوەیشتر ئەڵلقەیەشی دیکەی بەرنامەی فەرهەنگ هەر شاد و سەرکەوتوو بوون خواتان لەگەڵ